بینەرانی خۆشەویست دەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئەم بەشەی تر لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی فەرتەوە. لەم بەشە لە بەرنامە داواتمان کردووە لە هاوڕێ هومانی و گودازگار ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە واسەکەین سەبارەت بە دەنگۆی شەڕی بینی ئەمریکا و ئێران. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێ هومانی ئەگەر دەنگی بنەویسی زۆر خۆشهاتی بۆ بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی فەرتەوە. زۆر سپاس دەکەم هاوڕێ ئەبوو ماندوو نەبوونیت لێ یەکەم و ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی. سپاس بۆ تۆش، هیوادارم مشکلی فەنیمان نەبێ، دەنگ تۆ لە درەنگ بەم نەگا، هیوادارم مشکل نەبێ. هاوڕێ هومایان هەروەکو ئاگاداری لەم ڕۆژانەدا دەنگۆی شەڕی بینی ئەمریکا و ئێران لە هەموو کاتێک زیاترەوە و هەتا و جێگای کە ئەفکاری عمومی و ڕەسانەهای جۆراوجۆر باسیەکەن بێسابقە بووە. نەزەری ئێوە سەبارەت بەم تەبلیغاتە کە بینی ئەمریکا و ئێران شەڕ دەست پێکا چییە؟ هەموو کەس زانێ بە هەر لەو وەختەوە کە ئەم شەڕە لە فەلەستین لە واقعا لە غەزە دەستی پێکرد، سیاسەتێکی بە ئیسلاح سابت هی ئێران و ئەمریکا ئەوە بوو کە نایەنەوێ ئەم شەڕە پەرە پێ بدا و نایەنەوێ لەگەڵ یەکتر دەرگیر بن. ئەمە شتێ بوو کە لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە ئەتوانم بڵێم هەموو ڕۆژێک تکرارە بووەوە و لەلایەن دەوڵەتی ئێرانیەوە هەر بم چەشنە، یعنی خۆ پاراستن لە شەڕ و ئەوە کە نامانەوێت ئەم شەڕە بێتە شەڕێکی منتەقەیی، سیاسەتی سابتیان بووە. زۆر کەشی سزانێت کە دەوڵەتی ئەمریکا و کشوەرگەر غەربی لە ساڵانی ڕابردووشا کە جمهوری ئیسلامی دەستی داوەسە زۆر کاری تر لە منتەقا و یا عەلەیهی ئۆپۆزیسیۆنی خۆی ئەو کارانەی کردە یا بەرامبەر بە ئاخیزی انقلابی 1401 ئەو کوشتارەی کرد. ئەمان هێشتا هەر وەکو پشتیبانی جمهوری ئیسلامی بە تۆری واقعیمانەوە، یعنی جمهوری ئیسلامی لەسەر مانەوەی جمهوری ئیسلامی هەر ساغ بوون و ئاوا بەرامبەرکێکیان لەگەڵ جمهوری ئیسلامی نەکرد. کەوایە سیاسەتی ئەم دەوڵەتانە لە عانێکە و جمهوری ئیسلامی هاتە سەرکار ئەوەیە کە جمهوری ئیسلامی بەپێ سیاسەتەکان و مەنافعی خۆیان جۆرێ ئاڵوگۆڕی تیا بە وجود بێرن و هێشتا دەستیان ئومێدیان لێ بەرنەدا بۆ ئەوە کە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بێسن، چ لەباری سیاسیەوە کە ئێمە دیومانە کۆمەکیان پێکردون، تەحریمەکانیان لابردون، مناسباتیان هەست لەگەڵیان. ئەمجارە بە تایبەت بڕێ لە کشوەرگەر ئوروپایی دۆسایەتی نزیکتریان هەست لەگەڵیان، هەمیشە ئەمانە لەگەڵ ئەوان بووە. ئەم ماوەیە کە ئەم شەڕە دەسی پێکرد و بە ئیسلاح جمهوری ئیسلامی لەلایەن ئەو هێزانەوە کە لایەنگری خۆیان هێرشی کردە سەر هێزەکانی ئەمریکا لە ئەو منتەقا، جاروبار دەنگووی ئەمە ئەبوو کە ئەمریکا ئەوێ شەڕ بکات و ئەمریکا ئەوێ تۆڵە بکاتەوە لە ئێران و ئەم جۆرەشتانە تا ماوەی لەمەوە پێشکە چەند ڕۆژ لەمەوە پێشکە ئەو هێرشە کرایە سەر ئەو مرکزی ئەمریکایی لە لوبنان 3 سەرباز کوژرا و 20 چەند کەسیش بریندار بوو. لەو وەختا ئیتر دیتوان دەنگ لە ناو خودی دەوڵەتی ئەمریکا مقداری بە ئیسلاح بڵندتر بوو و جەماعەتە زۆر داوایانەوە کرد کە بە ئیسلاح تۆڵەی نظامی لە ئەمریکا لە ئێران بکرێتەوە. بەڵام بە نظر من بەعزە مؤلفەهای هەیە کە هەر ئەمڕۆ و دوێنێ پێمانی وتووە کەم ئەوە ئەگەیێنێت کە ئەم شتە نزیک بێت، یعنی ئەمریکا مستەقیمەن عەلەی ئێران دەستبا بە عملیاتێکی نظامیەوە. یەکێ لەو شتانە ئەوەیە کە هەروەک لەوانەیە کە بینەرانی ئێوەش بیست بێتیان خودی ئەمریکا یا خودی ئیسرائیل و حەماس و فەلەستینیەکان ئیسە لە تەریقی ئەو کەسانە و کە ناوبجیکەرن لە کشوەرگەری حەوزەی خەلیجی فارسا قسەی ئەوە هەیە کە گەریکیانە ئاتەش بەسکەن، کە گەریکیانە جۆرهایە شەڕەکە کۆتایی پێبێرن. ئەمە خۆی ئەوەمان پێ نایژێ کە شەڕەکە قەرارە بەربڵاوتر بێتەوە و حملە بکریە بە ئێران. لەو لایتریشەوە مەسلەی ناوخۆی ئەمریکاس و مەسلەی انتخابات و ئەم جارە هاتنەمەیانی ترامپ و ئەمانە کە هەمووی ئەوانە لەلایەکەوە پاڵی ناوە بە دەوڵەتی بایدنەوە کە کارێ بکات. بەڵام ئەوەی کە تا ئێستا لەسەری ساخن هێشتا ئەوە نییە کە هێرشکە لەسەر جمهوری ئیسلامی و مەسلەی ئەفکار عمومیان بۆ مهمە، ئەو انتخاباتیان بۆ مهمە. بە ئەم دوو مؤلفە ئەومانە پێێژە کە ئێمە زۆر نزیک نین لە ئەوە کە شەڕێک لەبێن ئەمریکا و هێنا بە ئیسلاح دەست پێ بکە. لەوانەیە لە شوێنێکە زربەیەک نظامی بدرێت لە غیر مستەقیم لە منافعێکی ئێران یا لە شوێنێکە کارێک بکرێ، بەڵام
هەموو ئەمانە کۆنتترۆل شدەیە و ئەم جارە بەو ئاقارە ناڕواکە بێتە شەڕێکی بە ئێسڵا ڕوو دەڕوو لە بین جمهوری ئیسلامی و لە ئامریکا تا ئەم لەحزە من پێم وایە لەبەر خاطر ئەوزا و ئەحواڵی داخلی خۆیان و هەروەها لەسەر کۆتایی هێنان یا مقدارێ ئارامکردن و ئەهۆنکردنی منتەقەی فەلەستین و خاورمیانەوەمانە لەوانەیە ئەم شتە ئاوا بەو معناوا خەریکن تەبلیغاتی پێوەکەن هەردوولا بەو جۆرە هین نەدا ڕوو نەدا چۆن مەسلەی غەزە و مەحدودیتایە وا ئیسرائیل هەیەی لەو ئدعانەوە ڕۆژەکان ئەوڵی کرد بۆ پاکسازی و نابودی حەماس و فڵان و ئەمانە هەموو فاکتۆرهایەکن کە ئەمان ناتوانن کە لە ئەو مناسباتی بینی ئێران و ئەمریکا لە نەزەریان نەگرن کەوایە ئەگەری ئەوەی کە تێهەڵچوونێکی تەواو عیار لەبین دەوڵەتی لەبین ئێران و ئەمریکا بێ بە نظر من بە پشت بەستن بە ئەو مؤلفانە کە دا ئێستا لە ئەم نزیکەی سێمانگە ئێمە دیومانە کەمە بەڵام ئیتر زەربەوەشانێکی نقطەیی یا لە شوێنەکە ئەوانە شتێکە کە خۆشیان باسی لەیەکەن و ممکنە زۆر سپاس بۆ تەودەکانت هەوڵەمان عەلارەغمی ئەم تەناقوزاتانە کە لە بینی ئێران و ئەمریکایە هەلە بەرحاڵ هەلەم ڕۆژانە هەروەکو خۆشت ئیشارەت پێ کرد گروهای نیابەتی طرفداری جمهوری ئیسلامی هێرشیان کردە سەر هێزەکانی ئەمریکا و 3 سەرباز ئەمریکایان کوشت و چەند نەفەر بریندار بووە لەم رابطەیە دوای ئەم اتفاقا گوایە گروهای نیابەتی تر لە زۆر شوێنی دیکەی منتەقە کوتوانە ئێمە دی حملە ناکەین بە شوێنەکان یا نیروهای ئەمریکایی ئەوە غیرە مستەقیم دەڵێن ئەم شتەی کە گروهای نیابەتی ئیدعایەکەن کە دی حملە ناکەن وایە پەیامی خودی جمهوری ئیسلامیە کە بە عنوانی دفاع لە خۆیان بەکارهێنەوە لە لایەکی ترشۆ خەبەر لەم رابطەیە کە ئەمریکا بە دوای ئەم اتفاقەکە و چەند سەربازێک کوژرا واردی شەڕ بووە لەگەڵ حوسیهای طرفداری جمهوری ئیسلامی لە یەمەن و لەم رابطەشە گوایە کارشناسان و مستەشارانی بڵندپایی ئەمریکا پیشنهاداتی حملە بە چەند نقطەی لە ئێرانیان بە بایدێن داوە ئەمانە چۆنە یەک ناگرێتەوە تەناقوزاتانە بە نەزەری تۆ چۆن ئەم شتانە دقیقەن وایە ئەم گروهە نیابەتیانە لە واقعا بلەوە ناویان کەتایە بوو نازانم حزب الله و نازانم فڵان و ئەمانە بێ هەر نێویان گروهی نیابەتی ئێرانە یعنی بە تۆری واقعی لەباری سیاسی ئەسلحا فەرهەنگی هەموو شتێکەوە دەستسازی ئێرانن و لە ئێران بە ئیسلاح دەستور وەرەگرن ئەوە شکیتیانە هیچ کەسی هیچ شتێکی نییە ئەوە کە لە ئەم 24 ساعتا وتیانی ترەیمە حمڵە ناکەین ئەوڵەن هەر دوێنێ شەوەیەکی لەمانە ڕایگەیان کە موشکی خستووە بۆ شارێکی ئیسرائیل هەروەک ئێوەش باستان کرد ئەوە تا لە دەریای سوور لە حوسیەکان هەر خەریکی ئەمەڵیاتی خۆیانن بەڵام ئەمە وەهایە ئەمانە بۆ ئەوە کە مقداری جمهوری ئیسلامی بپارێزن خۆب لە دوێنێشەوە و یەک دوانی کیانتوانە ئیترێمە هێرش ناکەینە سەر هێزەکان ئەمریکا بەڵکە بە شێوەگەری ترتێک ئەمریکا مبارزاکەین ئەمە پەیامی مستەقیمی ئێرانە کە لە ئەو تهدید و هەڕەشە و گڕشانەی کە ئەمریکا کردووە وهانیە کە نەترسابێت و هەر عین خەیاڵی نەبێ ئەو قسانەوە فەرماندەهانی سوپای پاسدارانێکەوەمانە وەکو هەمیشە بلۆڤە وەکو هەمیشە فقط تەبلیغاتی جەنگیە وەکو ئەم 40 ساڵەکەوە موشکی قاسم و نازانم چی و فڵان و ئەمانەیان دروست کردە لەو ژێرزەوینیاندایەنا و لە شەڕی فەلەستینە نەیانوێرا هیچ کامێکی بە نەزەر من بەکاربێنن هەر وەکو ئەو تەبلیغاتە جەنگیانەسە زیاتر ئەکینا لە ئەگەری هاتنە مەیانی بە ئیسلاح عەمەڵیبوونی هەمچین شەڕێکە دیارە جمهوری ئیسلامی بە ئەو گشتە تاریف و تەمجیدەوە کە لە خۆی کردێت و بەو گشتە هەزینە گەورەوە کە کردیە بۆ نظامی و ئەمانە لەوە ناچێت کە بتوانێت بەردێ ئاوا شەڕێکی ئاوا گەورە بگرێت خلاصە ئەوەی کە مسلمە ئەویش ئەوەیە کە ئەم شەڕەی فەلەستین جارێکی تر ئەوەی بە تەواو دنیا سلماند کە جمهوری ئیسلامی لە تەواوی منتەقا بە بۆنەی ئەم نیروە نیابەتیانەوە بە ئیسلاح سناریۆیەکی ڕەشی لە هەموو وڵاتانێکا بەسەر خەڵکانی ئەو منتەقادا سەپانووە لە سووریا لە یەمەنە لە عێراقا لە هەموو ئەو وڵاتانە لە لوبنانە تا خۆی ماوە تا خودی جمهوری ئیسلامی ماوە واقعیت ئەوەیە کە خەتەری ئەوە کە ئەو وڵاتانە وەکو سووریا بە ملیۆن مردم ئاوارە بن و جامعەکەیان لە بن و بنەڕەتە ئەوە وێران بێت وە بە دەیان ساڵەتیش نێتەوە سەرجێ خۆی هەر هەیە
ئەم شەڕە بە تایبەت ئەوەیە سابت کرد بە تەواوی دنیا ئەگەر کەسانی پێیان وابوو کە نەخیر ئەمە هێزی شیعەیە کە نێوی هەشت شعبیە لە عێراقا، ئەمە هێزی پلانە لە عێراق لە سووریا کە خۆی شیعەی و لەبەر هینی خۆی شەڕەکە لەبەر معتەقداتی مەسەبی خۆی شەڕەکە دەرکەوت کە ئەمانە باڵی مستەقیمی جمهوری ئیسلامیین لە ئەم شەڕەی غەزا و ئەم قسە و باسیشیان کە لەم یەک دوو ڕۆژا کردووە کە ئیتر هێرش ناکەنە سەر نیروگەر ئامریکایی فقط بۆ پاراستنی جمهوری ئیسلامی و ئەساسەن دەستوری خودی جمهوری ئیسلامیە بڵنگوی خودی جمهوری ئیسلامی. زۆر سپاس بۆ تۆزیەکانت هاوڕێ هومایون بە تەجروبە تاریخەن ثابت بووە لە هەر نقطەیەک هەر زەمان هەر کات شەڕێک دەستی پێکردێ غەیری ماڵوێرانی و ئاوارەگی و دەربەدەری بۆ بەشی زۆری کۆمەلگا لە هەر نقطەیەکە شەڕ بوو بێ هیچ قازانجێکی نەبووە. ئەم تەبلیغاتەی شەڕی بینی ئەمە ئێران و ئەمریکاش دیارە جێ نەگەرانیە هیواداری نەم ئیتفاقە ڕوو نەدا ئەمەلەن شەڕ نەبێت، بەڵام فەرزمانەوەیە گە دەرگیری ئەم شەڕە منجەر بێ بە شتێکی عملی. پرسیارەکەی من لە ئێوە لە تاسیری بێ لەسەر ژوڵانەوەی ئەترازاتی ناڕەزایەتی عمومی خەڵکی ئێران دشت بە جمهوری ئیسلامی وجودی هەیە ئەگەرم شەرە ڕوو بدا چ تاسیرێکی لەسەرم وەزیەت و جموشە دەبێت. قەتعاً ئێمە و هەموو ئینسانگەر ئازادی خواز و بەرابەری تەڵەب ئەوانەی کە بە ئیسلاح دڵسۆزی مەدەنیەت و ئەمنیەتی جامعان هەمیشە وتومانە لە 30 ساڵی گوزەشتا کە ئێمە مخالفی هێرشی نظامی هەر هێزێکین بۆ سەر جامعی ئێران، چونکە ئەوە ئەتوانێت ببێتە مایەی بە ئیسلاح بەدبەختی و بێچارەیی زیاتر کۆمەلگا و ئەوێتە باعیسەوە کە خەڵکانی هەژار و فەقیر زیاتر لەژێر دەسوپا بە ئیسلاح ون بن و ئەمە شتێکە واقعی ئەگینا خودی سەرانی دەوڵەت خودی ئەوانەی تەیفی سوپر ملیاردەکان کە لە ئەسەر فەساد و حیفومەی لە نێو جمهوری ئیسلامیە لە ئەم 40 ساڵا بارهاتون ئەوانە واقعاً زەر بۆ زەرەرێ ئاوا نابینن. ئەوە واقعیەتێکە هیوادارین کە نەتەنیا هیوادارین ئەبێ بۆ ئەوە تێبکۆشین کە ئەم شەڕە وەکو شەڕی نظامی لە بین ئێران و ئەمریکا ڕوونەدا لە کۆمەڵانی خەڵک نەهاد و تەشەکڵگری سیاسی لە ئێران هەموو ئەمانە ئەبێ بارحاڵ بۆ ئەوە تێبکۆشن و ئەو شتە وەکو ئێوەش باستان کرد قەتعاً ماڵوێرانی و بە ئیسلاح بەدبەختی خەڵکی زیاتر بەشۆنەوەیە. بەڵام ئەگەر ئەم شتەیشە ڕووی بدا ئێستا ئەو زاوە ئەحواڵ مقدارێ لەگەڵ جارانە فەرقەکە هەموو کەس ئەزانێکە شەڕی ئێران و عێراق چونکە ئەوەڵی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بوو بە قەوڵی خومێنی بووە بەرەکەت بۆ جمهوری ئیسلامی بووە باعیس ئەوە کە ئەو ئینقلابەکە هێشتا ئەتوانم بڵێم دەیان ملیۆن مردم هێشتا چاویان نەکرابووەوە کە بزانن لەگەڵ چه دەوڵەتێکی ستەمگەری مرتەجعی خوێن ڕێش بەرانبەرن دەی بە هێزی بە ئیسلاح تەبلیغاتی ناسیۆنالیستی و مەسەبی توانیان کە یارمەتی جمهوری ئیسلامی کەن لە شەڕ لەگەڵ عێراقا و هەروەها کە خۆمان دیمان دەیان هەزار نەفەر لەو مەیانە بوون بە قوربانی ئەو شەڕە بە معنایەک ئەو شەڕە تودەیەک و یا جەماعەتێک لە بەشێک لە خەڵک ئێرانی لە پشت بوو کە حمڵەی پێکریا و هین ئەوزا و ئەحواڵی کەوتر و هین فەزایەکی سیاسی تر بوو. ئیمڕۆ جامعەی ئێران بە تەواوی 180 دەرەجە ها لە فەزایەکی ترا لە مقابلە لە ڕابطە لەگەڵ جمهوری ئیسلامیە، ها لە بەرامبەر جمهوری ئیسلامیە، ها لە کەمینە بۆ ئەو جمهوری ئیسلامی نەمێنێ سب تا ئێوارە لە هەموو شوێنێ لە کارگا و لە مەزرا و لە کارخانە و لە مەدرسە و لە دانشگا ڕساڵەتی جمهوری ئیسلامی ئەڕاتە ژێر پرسیارەوە مردم علی خەریکن قساکەن خەریکن قسەی دوای جمهوری ئیسلامی ئەکەن تقریبا وای پێ هاتۆ کە خودی جمهوری ئیسلامی ئەو حاڵەتی بێگانەیە نسبەت بە جامعە لە قسە و باسی لە سیاسەتەکانی لە ئەسهاراتی ئیمام جەمعەکانی لە هەموو شتێکە بۆ ئێمە دەرەکەوێت کەوایە ئەمڕۆ ئەو جامعە کە لە پشت جمهوری ئیسلامی بێ لە ئەگەری شەڕێکی ئاوا وجودی نییە بەرعەکسەکەیەتی هیچ بەعید نییە کە لە ئەگەری زەربەزدانێک لە جمهوری ئیسلامیە ئەوە بە فرسەتێ بژمێریت یا خەڵک بە فرسەتێکی بژمێرن جامعە بە فرسەتێکی بە بژمێرێ بۆ ئەوە کە بەربێتە گیان جمهوری ئیسلامی و مبارزاتی خۆیان بازم سەر لە نوێ دەست پێ بکەن. ئەڵبەتە ئەوەی کە مردم ئاعترازاتی خۆیان بە بۆنەی شەڕێکی ئاوا و دەست پێکەن هەمیشە خۆشایند نییە چۆن ئەتوانێت سیاسەتەکان بارێترا ئەتوانێت ئەو ئەستقلالەوە اعتراضات بوویانە ئەو
شعار و داخوازە ڕادیکاڵانەوە بوویانە ئەتوانێت ئەوانە بە ئاقار و بەلا ڕێیا بەرێ لە ئەنتیجا ئەوەی کە هەیە من گەرەکەم بێ زۆر خلاصەی بکەمەوە ئێمە ئومێدوانی هەمچین شتێک ئەسڵەن ڕوونەدا بەڵام ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێستا نایەژێ بە ئامریکا بێنە بەرەوە ئەمە بەرەکەتە بۆ ئێمە ئەوانە هەست بەوەی کردووە کە جامعەکە لە پشتی نییە و پوشاڵیە و بەتەنیا خۆیەتی و دەرەقەتی هەمچین زۆر ئازماییە لەگەڵ هیچ دەوڵەتێک نایێت ئەمە کورتەی شتێکە کە ئەتوانێت ئەسیری بێ لەسەر مبارزاتی مردم بەڵام ئەوەی کە مهمە هەزاران بەرامبەر قەویتر لە هەر هێزێکی خارجی بزە و ڕۆحیەیە کە مردم هەیەە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەوەمان پێێژێکە هەموو جامعە لە کەمی نادانیشتووەکە دەورێکی تر بخڕۆشێر بێتە سەر شەقامەکان عەلەی جمهوری ئیسلامی لە کوشتار و لە ئەعدام و لە فەقیری و لە گرانی و لە بێکاری و لە دەربەدەری و لە بەشمێنەتی مەعیشەت تەواوی جامعە ڕزگار کرد. زۆر سپاس هاوڕێ هوماین وەختەکەمان تەواو وە سپاس بۆ تۆ قسەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامە ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆش. بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامە ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوە دەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوو کەم و شاد و سەرکەوتوو.